لە بارەی بابەتە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز جعفەر موسەوی شارەزای سیاسی و یاسایی لە بەسڕەوە لەگەڵم دەبێت. بەڕێز جعفەر سپاس کە لەگەڵ کوردستان 24 دیاردەی زیادبوونی قاچاقچێتی لە دەواازە سنووریەکانی عێراق ئێستایەکێکی بابەتە گەرمەکانە کە لایەنی نێودوڵەتیش لەسەری راپۆرتێکی بڵاو کردوتەمێ بۆ چوونی جەنابەت وەکو شارەزایەکی سیاسی و یاسایی بزانم بۆچی ئەم دیاردەیە هەر ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە هۆکارەکەی چییە؟ لە سەرەتادا سڵاو لێ و بینەرانی کوردستان 24 زۆر سپاس. ڕاستیەکەی بەسرە ماوەیەکی دوور و درێژە ڕوبڕووی ئاڵنگاری گەورە بۆتەوە تایبەت بە سەرپێچی بەنمونە لەلایە کوێت بۆ سەر سنووری هەرێمی و لە سنووری زەوی و دەواازە سنووریەکان ئەم جۆرە ڕفتارانە گەلێک هاوڵاتی گەلی بەسڕەی و گەلێک چالاکوان و لیژنەی خۆجێیی هاندە بۆ ئەوەی کە ماوەی 5 مانگ لەمەوبەر ئێمە بینیمان کە کۆبوونەوە هەبوو و کۆربەند هەبوو لەگەڵ زۆر لە خەڵێک داوامان کرد کە بۆ بەرپرسان بە هەمان شێوە لە حکوومەتی خۆجێیی بۆ ئەوەی سەرپێچەکان بوەستێنن، بەڵام وا دەردەکەوێت کە حکوومەتی خۆجێیی هەندێک سازشی کردبێت بۆ کوێتی دراوسێ لە پێناو بەرژەوەندی. باشە کەواتە جەنابەت پێت وایە حکوومەت ناتوانێت کۆنتترۆلی دەواازە سنووریەکانی بکات یا دەسەڵاتێک لە دەرەوەی حکوومەت هەیە کە ڕێگە لە جێبەجێکردنی پلانەکانی حکوومەت یا ئەو یاسایانە دەکات کە حکوومەت لەو بوارەدا دایناوە؟ بەڵێ ڕاستە کردەی بە قاچاق بردن کە هەندێکیان لەلایەن حکوومەتی خۆجێیی بە پلەی یەکەم کۆنتترۆل نکراوە، ئەوانە بەگشتی لە ڕێگەی هەندێک گروپەوە دەکرێت کە گروپەکان سەر بە پارتی دەسەڵاتدارن. ئەو پارتە دەسەڵاتدارانە بەشێکیان لە دەرەوەی دەسەڵاتن. گروپە چەکدارەکان دەستیان بەسەر کردەکانی پرۆسەی بە قاچاقبردندا گرتووە لە هەندێک دەواازەی و بەندەری عێراقیدا بە تایبەتی لە سنوورمان لەگەڵ کوێیت. بۆیە ئەو جۆرە کردەوانە نابێ بە هیچ شێوەیەک بەردەوام بن لەبەر ئەوەی سەرباری ئەوەی زیانی ئابوووریان هەیە، زیانیان بۆ خەڵکیش هەیە. وەکو گوتم کوێت لەلایەک خەریکی پێشێلکاریە دەرحەق بە خەڵکی بەسڕە، ئێستا گروپە چەکدارەکانیش بە هەمان شێوە خەریکی بە قاچاقبردنن. دوێنێ لە یەکێک لە بیرە نەوتەکان ئاگر کەوتوبەوە ئەو بیرە نەوتیانە کە کەوتوو بە ئەو دیوی سنوور و نزیک سنووری عێراقی بوو. کەواتە ئەو زۆرە ڕووداوانە یاخود ئەو حاڵەتانە وەکو ئەوەی کە بەشێک لە شارەزایان دەڵێن کە زیانی 3 ملیۆن بەرمیلی بەر عێراق گەیاندووە، کەواتە نابێت ئەو سەرپێچیانە لەسەر سنووری عێراق لە هەردوو دیوەوە بەردەوام بێت. دەبێ حکوومەتی فیدرالی کۆتایی بەم پرسە بهێنێت. من پێم وایە ئەمڕۆ لە هەموو شتێک پێویستتر ئەوەیە کە دەسەڵاتدارانی نێو حکوومەتی عێراقی بە تایبەتیش کە ئێستا ئەوانەی کە هەندێک پەیوەندیان لەگەڵ وڵاتانی دراوسێ هەیە و لە بەرژەوەندەکانیان دەترسێن و خەریکی سازشکردنن، دەبێت کۆتایی بەم پرسە بێنن بۆ ئەوەی کە چیتر ئەم بابەتە بەم شێ بەردەوام نەبێت. باشە کەواتە ئەو گروپە چەکدارانەی کە لە دەواازە سنووریەکان دەسەڵاتیان هەیە و ڕێگە بە دیاردەی قاچاقچێتی لە دەواازە سنووریەکان دەدەن لەژێر کۆنتترۆلی کێدان. یاسا نییە لە عێراق ڕوبڕووی ئەم جۆرە دیاردەیە ببێتەوە. ئەگەر حکوومەتیش پاڵپشتی بکات ئەبێ یاسایەکە بێت کە چاودێری بەسەر سەرجەم ئەو لایەنانەوە هەبێت کە لە عێراق پێشێلی یاسا دەکەن. بەڕاستی من پێم وایە ئەمڕۆ سەرباری بوونی دەسەڵاتێکی چاودێری کە لە دژی ئەم گروپە چەکدارانەیە، بەڵام وەکو ئەوەیە کە ئەو دەسەڵاتە بەڕاستی کارێکی ئەوتۆ نەکات لەبەرەوەی گروپە چەکدارەکان دەسەڵاتێکی زۆریان هەیە، هێزێکی سەربازی گەورەیان لە بەردەستدا خاوەنی شیان و توانستی گەورەن و هەوڵی ئەوەیان داوە کە دەست بەسەر زۆرترین پارەی دەواازە سنووریەکاندا بگرن بۆ ئەوی بتوانن کە لە پارەداریکردنی خۆیاندا بەکاری بهێنن بۆ ئەوەی
دوجار ئەو پارەیەوە ئەو توانایە بۆ بەکردنەوەی دەرگای گەورەتری گەندەڵی بەکاربێنن لە دەواازە سنووریەکاندا. ئێمە بیستومانە لە زۆر سەرچاوە و لە زۆر لەوانەی کە لە دەواازە سنووریەکان کار دەکەن هەندێک پارتی سیاسی دەستیان بەسەر کۆمەڵێک دەواازەدا گرتووە خۆ دەستیان بەسەر پارەی گومرگ و کۆمیشندا گرتووە. هەر کاڵایەکە دێتە نێو عراقەوە بە تایبەتی لە ئەم قەسەر کە دێتە نێو بەندەرەکەەوە کۆمیشن وەردەگرن و پارەکە بۆ خۆیان زەوە دەکەنەوە وەتە شتێکە هەموو خەڵک دەیزانێت چونکە زۆرینەی حیزبەکان لە ڕێگەی بە قاچاغبردنەوە نووسنگەکانیان پارەدار دەکەن کەواتە ئەوە بەڕاستی شتێک نییە لە خەڵک بشاردرێتەوە شتێک حکوومەتیش دەیزانێت و خەڵکیش دەیزانێت. باشە بەڕێز موسەوی زەرمەندی یەکەم لە نێوانەدا خەڵک بە کۆمەڵگەی عراقین لەبەرەوەی لەو حەفتە دەواازە سنووریە وشکانی و دەریاییە داهاتەکەی بۆ خەزێنەی حکوومەت ناگەڕێتەوە کەواتە ئەمە زەرێکی زۆر لە ئابووری ناوخۆی عراقیش دەدات بۆ هەوڵ نەدراوەمە کۆنتترۆل بکرێت. ئایا خەڵک لەم بارەوە چی بیرەکەنەوە چیڵێن؟ هاوڵاتی بێتوانە هاوڵاتی ناتوانێتی شتێک بکات تەنیا دەتوانێت گلەیی بکات و گلەی لەوە بکات کە ئەم سەرپێچیانەی لە بەرامبەر دەکرێت کە ئەمیان سەرپێچی یاساین ئەم جۆرە ڕەفتارانە لە بە قاچاغبردن سەرباری بەهەدەردانی پارە وەکو گوتم کە زیانی بۆ ئابووری عراق هەیە زیانی بەر هاوڵاتیانش خستووە چونکە دوجار ئەمە بەهاداردانی پارەی گشتی دەوڵەتە و لە گەنجینەی دەوڵەت دەڕوات. بەندەرەکانی عراق لە گرنگترین دەواازە سنووریەکانن بە هەمان شێوە دەواازە سنووریەکانی دیکە بە سەرچاوەیەکی داهات دادەندرێن ساڵانە ملیاران دۆلار دەخەنە سەر گەنجێنەی دەوڵەت بەڵام پارەکە دەچێتە گیرفانی پارتە سیاسیەکان و ئەوان بەسەر پێچی دەستیان بەسەر ئەو پارەیەدا گرتووە ئەو پارتە سیاسیانەی کە بەڕاستی دەست لە ورد و درشتی کاروباری دەواازە سنووریەکە وەردەدەن. ئەم سەرپێچیانە و ئەم پێشێلکاریانە بەشێکیان کۆنتترۆل ناکرێن و ڕەنگە هۆکاری کۆنتترۆل نەکردن ئەوە بێت کە کەسانی باڵا دەستوە هەندێک لەوانەیە کە لە نێو حکوومەتدان و پۆستی باڵایان هەیە هاوانگ بن لەگەڵ. بەڵێ زۆر سپاس بەڕێز جعفەر موسەوی شارەزای سیاسی و یاسایی لە بەسڕەوە لەگەڵمان بووی.